نیکۆلاس مادۆرۆ لە 23 تشرینی دووەم مانگی 11 ساڵی 1962 لە کاراکاسی پایتەختی ڤەنزوێلا لەدایک بووە. مادۆرۆ سەرەتای ژیانی پیشەیی بە شۆفێری پاس دەست پێ کردو بوو بە ئەندام و سەرۆکی سەندیکای شۆفێران لە چەندین پۆستی جیاوازیشدا ڕۆڵی گێڕاوە. لە ساڵی 1997 بوو بە ئەندامی بزوتنەوەی کۆماری پێنجەم. ساڵی 2000 بوو بە ئەنجامی کۆمەڵەی نیشتیمانی پەرلەمانی ڤەنزوێلا. دواتر لە ساڵی 2005 وەک سەرۆکی کۆمەڵەکە کە دەسەڵاتی یاسادانانی هەیە هەڵبژێردرا. لە ساڵی 2006 دەبێتە وەزیری دەرەوە. لە ساڵی 2007 دەبێتە ئەندامی پارتی سۆسیالیستی یەکگرتووی ڤەنزوێلی و پاش تێکچوونی دۆخی تەندروستی هۆگۆ چاڤێزی سەرۆکیش لە ساڵی 2012دا دەبێتە جێگری سەرۆکی ڤەنزوێلا. ناوی مادۆرۆ زیاتر درەوشایەوە کاتێک جاڤێزی سەرۆک لە ساڵی 2012 ڕایگەیاند نەخۆشیە شێرپەنجەکەی سەری هەڵداوەتەوە. دواتریش مادۆرۆی بۆ بەڕێوەبردننی کاروباری وڵاتەکەی ڕاستپارد و داوای لە گەلەکەی کرد وەک سەرۆک هەڵی بژێرن. لە نیسانی 2013 نیکۆلاس مادۆرۆ لە هەڵبژاردننی سەرۆکایەتی سەرکەوتن بەدەستدەهێنێت و وەک سەرۆکی پارتی سۆسیالیستی یەکگرتووی ڤەنزوێلیش دیاری دەکرێت. هەر لەو ساڵەشدا لەگەڵ سیلیا فلۆرێس کە سەرکردەیەکی سیاسیە و لە نێوان ساڵانی 2006 تا 2011 سەرۆکایەتی کۆمەڵەی نیشتیمانی پەرلەمانی ڤەنزوێلای کردووە هاوسەرگیری کردووە. لە 2016 تا 2017 سەرۆکی یەکێتی وڵاتانی ئەمریکای باشوور بووە. لە نێوان ساڵانی 2016 تا 2019 سکرتێری گشتی ڕێکخراوی وڵاتانی بێلایەن بووە. لە ئایاری 2018 بۆ جاری دووەم وەک سەرۆکی ڤەنزوێلا هەڵبژێردرایەوە، بەڵام لەلایەن ئۆپۆزیۆنی وڵاتەکەوە بە ئەنجامدانی ساختەکاری تۆمەتبار کرا. لە 29 تەمموزی 2024 ئەنجومەنی نیشتیمانی هەڵبژاردن سەرکەوتنی مادۆرۆی بۆ خولی سێیەمی سەرۆکایەتیەکەی ڕاگەیاند. ئەوەیش دوایەوەی توانی 51.2 لە سەدی دەنگەکان بەدەست بهێنێت. ئۆپۆسیۆنی ڤەنزوێلا ئەنجامی هەڵبژاردنەکەی ڕەت کردەوە. لە 3 کانونی دووەمی 2026 دەستگیرکرانی خۆی و هاوسەرەکەی لەلایەن سەرۆکی ئەمریکاوە ڕاگەیەنرا.